سڵاوتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. کاتێک تەماشای ڕێوشوێن و مەرجی هاوسەرگیری دەکەین کە ئاینی ئیسلام دایناوە، جیاوازیەک دەبینین لەگەڵ هاوسەرگیری لە لای ڕۆژ ئاوا و بێباوەڕان. پێویستە بپرسین، ئایا ئاینی ئیسلام لەکوێوە ئەم ڕێسایانەی بۆ هاوسەرگیری داڕشتووە و بۆچی ئەم شێوازەی هەیە لە هاوسەرگیری و مارەیی و بە دیاریکراوی ژمارە بڕین و لەوانەیە پرسیارێکی بەهێزتر بێت بە خەیاڵی مرۆڤدا، ئەویش ئەوەیە ئەگەر ئیسلام لە سەرەتا بۆ عەرەب دابەزی بێت، ئایا عەرەب چۆن پێش ئیسلام هاوسەرگیریان کردووە و ئایا بەڕاستی داوێن پیسی و گۆڕینەوەی هاوسەر لە نێوانیاندا ڕێگە پێدراو بۆ یاخود نا؟ لەم ڤیدیۆیەدا جۆرەکانی هاوسەرگیریمان بۆ کۆکردوونەتەوە کە لە لای عەرەب و بەشێک لە نەتەوەکانی تر بەربڵاو بوون پێش هاتنی ئیسلام. سەرسام دەبن بەوەی کە ئێستا دەیبیستن، بۆیە لەگەڵمان بەردەوام بن. سەرڕای ئەوەی کە عەرەب هەر لە دێر زەمانەوە بەچەند ئاداب و ڕەوشتێکی جوان ناسرابوون، بەڵام لە هەمان کاتدا بە هەندێک نەریتی خراپ و سەیریش ناسرابوون لە نەزانیدا، وەک بەڵێنیان بۆ کچان و نەریتی هاوسەرگیری لایەن کە لەوانەیە ناوازە و سیر بێت لەلات کاتێک ئەمڕۆ تەماشایان دەکەیت. لە لای عەرەب چەندین زۆری سەرجێی و هاوسەرگیری هەبوو بە ئافرەت، یەکێک لەوانەش هاوسەرگیری ئەلبەعولە بوو کە ئەویش ئەو زۆرەیانە ئیسلام مەرجەکانی هاوسەرگیری لێداڕژ لە ڕۆژگاری ئەمڕۆماندا، بەڵام زۆرەکانی تر کە هەر کەس بیبیستێت سەرسام دەبێت. ئێستاش دەیان ژمێرین و پێکەوە تەماشایان دەکەین. یەکەم، هاوسەرگیری ئەلئیستبضاع، ئەویش ئەوەیە کە پیاو ڕێگا بدا هاوسەرەکەی لەگەڵ پیاوێکی تر بخەوێ لە سەرکردەکانی گەل و بەرپرسان و ئەوانەی کە بە ڕەوشی باش باسکراون، وەک هێز و ئازایەتی و شکۆ و چەندانی تر. ئامانج لەم هاوسەرگیریە ئەوە بووە کە هاوسەرەکەی لەو پیاوە دووگیان بێت، منداڵێکشان ببێ کە ڕەوشتە باشەکانی ئەوی هەڵگرت بێت. و وشەی ئەستبضاع لە ئەلبضعەوە داڕێژراوە و ئەویش لە زمانی عەرەبی فوسحەدا واتای ئەندامی زاوزێ دەدات. هەندێک لە پیاوان فەرمانیان بە هاوسەرەکانیان ئەکرد کە ئەگەر لە سوڕی مانگانە پاک بوونەوە بچن بۆ لای فڵان کەس و لە لای بمێننەوە. ئافرەتەکەش دەڕۆشت و لەگەڵ ئەو پیاوە دەخەوت بە مۆڵەت و ئاگاداری هاوسەرەکەی و ئەویش بۆ ماوەی مانگێک لی دوور ئەکەوتەوە تا ڕوون بێتەوە کە ئایا لەو پیاوە دووگیان بووە یاخود نا، و ئەگەر دەرکەوت لی دووگیان بووە هاوسەرەکەی دووبارە ئەگەڕایە و لای ئەگەر پێی خۆش بووایە. ئەم هاوسەرگیریە هاوسەرگیری ئەلئیستبضاع بووە و ئەویش لە بنەڕەتدا زۆرێکە لە هاوسەرگیری هاوبەش و لای عەرەب زۆر بەربڵاو بووە لە سەردەمی نەزانیدا. دووەم، هاوسەرگیری ڕەهت، لەم جۆرە هاوسەرگیریە چەندین پیاو دەچنە لای یەک ئافرەت و هەر یەکیان لەگەڵیدا کاتی بەسەر دەبرد و ئەویش ڕێ لە هیچیان ناگرێ. ئەگەر دووگیان بێت و مناڵێکی ببێت دەنێرێت بە دوای هەمویاندا و هیچ کام لە پیاوەکان ناتوانێت ڕەتی بکاتەوە هەتا هەمویان لە لای کۆ دەبنەوە و پێشیان دەڵێت ئەوە تەنزانی کە من لە فەرمانتاندا بووم و منداڵم بوو، ئەوە کوڕی تۆیە فڵان کەس، و ئەوەیان کە خۆشی ئەوێ هەڵی ئەبژێرێت و منداڵەکەی ناوی ئەو پیاوە هەڵ ئەگرێت و بە ناوی ئەوە ناو دەنرێت و پیاوەکەش ناتوانێت ڕەتی بکاتەوە و ناو نراوە بە ڕەهت کە ڕەهت لە زمانی عەرەبیدا مانای کۆمەڵێک پیاوە کە لە 10 پیاو زیاتر نابن. سێم، هاوسەرگیری ژن بە ژن، ئەم هاوسەرگیریە تا ڕادەیەکی زۆر سنووردار بوو. ئەنجام دەدرێت بەوەی کە پیاو هاوسەرگیری بکە بەو ئافرەتانی کە دەسەڵاتی هەیە بەسەریاندا، وەک کچەکەی یان خوشکی یان جگە لەوانە بۆ پیاوێکی تر بێمارەی و مارە بڕین. لە بەرامبەردا ئەبێ پیاوەکەی تر ئەو ئافرەتانی کە کاری ئەوانی بەدەستە وەکو کچ و خوشکی هاوسەرگیریان پێ بکە بە برای هاوسەرەکەی، و ئەم جۆرە هاوسەرگیریە لە نێونەتەوەی کوردیش تا ڕادەیەکی زۆر بەربڵاو بوو. چوارم، موداخەنە، بە هەمان شێوە بە بێمارەی ئەنجام دەدرێت. شێوازەکەی بە جۆرێکە کە هەندێک ئافرەت پێش ئیسلام هاوڕێتی و خۆشەویستیان دەکرد لەگەڵ کەسانێک جگە لە هاوسەرەکەی خۆیان، و بە هەمان شێوە وەکو هاوسەری یەکدی مامەڵەیان لەگەڵ یەکدی دەکرد و خۆشەویستیش لە نێوانیاندا هەبوو. خودای گەورە ئەو جۆرە هاوسەرگیریەی لە قورئانی پیرۆزدا باس کردووە و نەهی لێ کردووە و زانایان ناکۆکن لەبارەی شێوازی ئەم جۆرە لە هاوسەرگیری پێش ئیسلام، تەنانەت لە دوای ئیسلامیش. هەندێکیان گوتویانە موداخەنە ناگا بە هاوسەرگیری، بەڵکو لە ئاسی لە باوەشگرتن و ماسکردندا دەوەستێت، و هەندێکی تریان گوتویانە کە موداخەنە هاوسەرگیری و سەرجەیش لە خۆ دەگرێت بە شێوەیەکی سروشتی. هەروەها ناکۆکی هەیە لەبارەی ئەوەی کە ئاخۆ موداخەنە
پەیوەندێکی نهێنی شاراوەیە لە هاوسەر یان نەریتێکی شوێن کەوتەیە و قبول کراوە لە کۆمەلگادا. زۆرینەی بەڵگەکان ئاماژە بە ئەوە دەکەن کە نهێنی و ڕەت کراوە بووە لە ناو کۆمەلگادا. پندێکی عەرەبی لەباری موداخەنەوە دەڵێت ئەوەی شاراوە بێت کێشەی تێدا نییە و ئەوەی ئاشکرابێت سەرزەنش دەکرێت. پێنجەم، هاوسەرگیری گۆڕینەوە. ئەوەیە کە دوو پیا و هاوسەرەکانیان بگۆڕنەوە بۆ ماوەیەکی کاتی بە ئامانزی چێژوەرگرتن لە ئافرەتێکی نوێ و گۆڕانکاری. ئەوەش کاتێکە کە پیاو لە هاوسەرەکەی خۆی بێزار دەبێ و ئەوەش ڕوودەدا بێت جیابوونەوە یان گرێبەستی نوێی هاوسەرگیری لەگەڵ ئافرەتە نوێیەکە. لە ئەبی هوڕەیرەوە ئەگەێڕنەوە کە فەرمیەتی گۆڕینەوە لە سەردەمی نەزانیدا ئەوەیە کە پیاوێک بەوەی تر بڵێت دەستبەرداری هاوسەرەکەی خۆت بە بۆ من و منیش دەستبەرداری هاوسەرەکەم دەبم بۆت و هەر ئافرەتێک دەگەڕێتەوە لای هاوسەرەکەی خۆی دوای ئەو ماوەی کە پیاوەکان لەسەری ڕێککەوتون. ئەو جۆرە شەرمەزارکەرە تا ئەم ڕۆژ لە وڵاتە ڕۆژئاواییەکان هەیە و ناویان ناوە گۆڕینەوەی هاوسەران. تێیدا پیا و ڕێگە دەدا بە هاوسەرەکەی خۆی لەگەڵ پیاوێکی تر بخەوێ، بەو مەرزی ئەویش هەمان شت لەگەڵ هاوسەرەکەی ئەودا بکە. ئەمەش لە پیسترین و ناشرینترین شتە کە هاوسەرەکان بتوانن ئەنجامی بدەن. شەشەم، بەدڕەوشتی یان لەشفرۆشی. لەم جۆرە هاوسەرگیریە ژنان ڕێگە دەدەن بەوەی کە پیاوان بێنە لایەن کاری نادروستیان لەگەڵدا ئەنجام بدەن و ڕێگری ناکەن لە هیچ کام لەوانی کە دێنە لایەن. ئەوانش ئافرەتی لەشفرۆشیان پێدەگوترێت و لەسەر دەرگاکانیان ئاڵا هەڵدەواسن تا خەڵکی بیان ناسێتەوە. ئەگەر ئاڵا هەڵواسراوەکە بینی لە بەردەم ماڵێکدا ئەوە بۆ دەردەکەوێت کە لەناو ئەم ماڵەدا یەکێک لە لەشفرۆشەکانی تێدایە. لەم جۆرە کردارەدا ئەگەر یەکێک لەو ئافرەتانە دووگیان ببێت و منداڵی ببێت، هەندێک ئافرەتی شارەزا ڕەتسەڵەکی منداڵەکە و باوکی دیاری دەکەن و ئەوەش کاتێک دەبێت کە ببینن کام لەو پیاوانەی کە هاتوونەتە لای ئەو ژنا شێوەیان لەو منداڵە دەچێت و هیچ کام لەو پیاوانە ناتوانێت ڕەتی بکاتەوە یان ڕێگیری بکات لەوەی کە ئەو منداڵە بێتە سەرناوی ئەو. ئەم جۆرە لە لای عەرەب و نەتەوەکانی تر زیاتر بڵاو بووە لە نێو کۆیلەکاندا نەوەک کەسە ئازاد بۆکاندا. کۆتا زۆر و بەربڵاوترینیان بریتیە لە هاوسەرگیری ئەلبەعولا و ئەوەش کاتێک دەبێت کە پیاوێک بسێتە لای پیاوێکی تر و داخوازی کسەکەی یان خوشکەکەی بکات و مارەی یەکی بۆ دیاری بکات و پێی بدات لە بەرامبەر هاوسەرگیریکردن لەگەڵیدا. ئەم هاوسەرگیریە لە نێو عەرەبدا ناسراو بووە و زیاتر ئەوانەی شوێن کەوتەی بوون خاوەن کەسایەتی و ڕێز بوون و کەسانی خاوەن شوێن و پێگە بوون. ئیسلام لەسەر ئەم جۆرە هاوسەرگیریەیە، هەروەها لەگەڵ هەڵوەشاندنەوەی هەندێک نەریتی ستەمکاری دژ بە ژنان تێیدا، وەک بە زۆر بەشودانیان یان ڕێگریکردنیان لە هاوسەرگیری یان بردننی مارەی یەکەیان و بێبەشکردنیان لێرەشدا بابەتەکەمان بەرەو کۆتایی بوون دەهێنین بەم ئاەتی خودای گەورە کە تێیدا دەفەرموێت خودای گەورە ئەو خودایەیە کە ئێوەی دروست کردووە لە یەک نەفس کە ئەویش ئادەمە، پاشانش خێزانەکەی خۆی کە حەوا بوو کە لە پەراسووی سەپی دروستی کرد تا هۆگر و ئارام بێ لە لای. و لێرەوە نەریتە ئیسلامیەکانی هاوسەرگیری هاتن کە تێیدا هیچ کەمکردنەوەیەک لە نرخی ئافرەت نییە. بە جۆرێک ئافرەت مامەڵی لەگەڵ دەکرێت وەک لایەنێکی هاوتا بۆ پیاو، دەتوانێت ڕازی ببێت و دەتوانێت ڕەتی بکاتەوە و دەتوانێت مەرجەکانشی دابنێ و لە نێو پیاوان ئەو کەسە هەڵەبژێرێت کە پێی سەرسامە. لە کۆتاییدا پێویستە چاکەی گەورە بگەڕێنینەوە بۆ ئیسلام بۆی پێیگەیشتون لە پاراستنی ڕەسەڵک و نیشانەکان. لە ئەمڕۆدا هیچ مناڵێک نادۆزیتەوە ئیلا باوکو و ڕەسەڵکی خۆی بە تاواوەتی ئەناسێت. ئەوەی شایانی باسە کە هاوسەرگیری ئیسلامی لە چەندین نەخۆشی و پەتای مەترسیدار دووری خستوینەتەوە کە لە ئەمڕۆدا تەشەنەی کردووە لە جستەی کۆمەلگا ڕۆژئاواییەکاندا، وەکو چۆن خودای گەورە لەم ئاەتەدا دەفەرموێت. یەکێکی تر لە نیشانەکانی توانا و دەسەڵاتی خودای گەورە لەسەر زیندوو بوونەوە ئەوەیە کە لە نەفسی خۆتان خێزانی بۆ دروست کردوون، واتە لە پەراسووی چەپی ئادەم حەوای دروست کردووە بۆ ئەوەی ئەو خێزانانە وەکو سوکنا و هێمنی و ئارامی و پشوویەکی دەرونی بێت بۆ ئێوە وە خۆشەویستی و ڕەحم و سۆز و بەزەی خستۆتە نێوانتانەوە. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدۆکەمان. هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێت. ئەگەر ڤیدۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت
ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایپی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایپەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.